الحمد لله، الصلاة والسلام على رسول الله محمد وآله وصحبه ومن اهتدى بهداه. اللهم أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. جيشتنا آياتي نوت سورة المؤمنون كالآيات كان بيشوتر داخواي جوركو ملك پرسیاری لە ڕێگای پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم ئاراستەی بتپەرستەکان کرد کە بە پێغەمبەری فەرموو لە بتپەرستەکان بپرسە چێ زەوی دروست کردووە و ئەو شتانەی کە لە ناو زەویدا هەن. تەوان بتپەرستەکان بەبێ دوودڵی دەیانگوت خوا. پاشان فەرمووی ئەی ئاسمانەکان و عەرشی گەورە چێ دروستی کردووە؟ دیسان هەر دەیانگوت خوا. ئەی خاوەنداریەتی دروستکراوەکان بەدەست کێیە؟ تەمان لەوەشدا هەر دەیانگوت خوا. خوای گەورەش فەرمووی ئەی ئەگەر ئەوە دەزانن و لەوە تێدەگەن بۆچی بەندایەتی ئەو خوایە ناکەن؟ خوایەک زەوی و ئەوەی لە ناویدایە دروستی کردبێت، ئاسمان و ئەوەی تێیدایەتی دروستی کردبێت، خاوەنی هەموو شتێک بێت، هەرچی شتە ئەوەی هەیە ئەوەی مەخلووقە خوا خالیق و بەدیهێنەری بێ. خوای گەورە بتوانێت هەموو کەس پەنادا و هیچ چرکەیەک ئینسان نەتوانێت لە دەستی خوا ڕاکات و هەڵبێ، چۆن دەکرێت ئینسان بەندایەتی ئەو خوایە نەکات و ئەو خوایە نەپەرستێ؟ جا خوا دەفەرمێ بەل ئەتەیناهم بالحەق وئینەهم لەکاذبون. بێگومان هێنامان بۆ ئەوان بالحەقی ڕاستی کە هەم قورئان بوو هەم پێغەمبەر بوو صلی الله عليه وسلم، بەڵام وئینەهم لەکاذبون بێگومان ئەوان درۆ دەکەن لەوەی کە دەڵێن خوا شەریکی هەیە نەعوذ بالله، لەوەی کە دەڵێن خوا منداڵی هەیە، لەوەی کە خوا دەڵێن لەگەڵ خوادا کەسانێکی دیکە دەکرێت بپەرستین تا تکامان بۆ بکەن و شەفاعەتمان بۆ بکەن. هەموو ئەوانەی دەیانگوت ڕاستی نەبوون و درۆ بوون. بەل ئەتەیناهم بالحەق، یعنی بێگومان ئێمە هێنامان بۆیان ڕاستی، یعنی قورئان و پێغەمبەر صلی الله عليه وسلم، بەڵام وئینەهم بێگومان ئەوان لەکاذبون لەو قسانەی کە دەیکەن و دەیدەنە پاڵ خوای پەروەردیگار درۆ دەکەن. مەتەخەذ الله من وەلەد، مەتەخەذ بڕیاری نەداوە خوا بۆ خۆی من وەلەدین هیچ منداڵێک. مەسیحیەکان دەیانگوت عیسا کوڕی خوایە، هەندێک جار دەیانگوت مەڕیەمە کچی خوایە، جوولەکەکان دەیانگوت عوزەیر کوڕی خوایە، بتپەرستەکانی مەککە دەیانگوت مەلایکەت کچی خوان. هەموو ئەوانەی سەبارەت بە خوا دەگوتران لەوەی کە خوا منداڵی هەیە، خوای پەروەردیگار ڕەتی کردوتەوە. ئەوەی هەموو ڕۆژێ دەیخوێنین لەم یەلید وەلەم یولد، تەمان خوای پەروەردیگار نە کەسی لێ بووە و نە لە کەس بووە. منداڵ هەبوون لە ڕووی پێداویستیەوەیە. تەمان کەسێک حەزی لە منداڵە، کەسێک پێویستی بە منداڵە کە لاواز بێت و لە کاتێک لە کانی تەمەنیدا پێویستی پێیان بێت کە خوای پەروەردیگار تەمان دوورە لەوەی کە پێویستی بە هیچ مەخلووقێک بێ. مەتەخەذ الله بڕیاری نەداوە خوا بۆ خۆی هیچ منداڵێک. ئەوە یەک. وما کانە معه، و نیشە لەگەڵ ئەو خوایەدا هیچ پەرستراوێک. خوا چۆن منداڵی نییە، هیچ پەرستراوێکیش نییە لەو کەونەدا شایستەی ئەوە بێ ئینسان بەندایەتی بۆ بکات و بیپەرستێ جگە لە ئەڵڵا، جگە لە خوا. ئیذەن یعنی ئەگەر وابە، ئەگەر لە ناو زەوی و ئاسمانەکاندا خوایەکی دیکە هەبا، پەرستراوێکی دیکە هەبا، چ ڕوو دەدا؟ لەذەهەبە یعنی دەڕۆیشت دەچوو كل إله، هەر پەرستراوێک بیما خەلەقە بۆ لای ئەو شتەی کە دروستی کردووە. ئەگەر لە کەون و بوونەوەردا چەند خاڵقێک هەبایە، بێگومان هەر خاڵقەی هەر دروستکەرەی چی دروست کردووە دەیویست بۆ خۆی تەسەڕوف بە دروستکراوەکەی خۆیەوە بکە. ئەگەر هەر دروستکراوەی کەسێک تەسەڕوفی پێکرد بایە و بە ئەمری کەسێک جوڵابایە یان بە ئەمری کەسێک بەڕێوە بووبایە چووبایە، چی ڕوو دەدا؟ بێگومان هاوە لەو کانە فیهیما ئالیهەة ئیلا الله لەفەسەدەدا. لە سوڕەتی ئەنبیا خوا دەفەرمێ ئەگەر لەگەڵ ئەڵڵا لەگەڵ خوادا پەرستراوێکی دیکە هەبا، نظامی کەون و بوونەوەر هەمووی تێک دەچوو. وایە ئەو کاتەیەک دەیگوت با ڕۆژ بێ، تەمان ئەوەکەیکە دەیگوت با شەو بێ، وایە ئەوەکەیکە دەیگوت با گەرم بێ، ئەوەی کە با سارد بێ، ئەوی کە دەیگوت با باران ببارێ، ئەوی کە با نەبارێ. نظامی کەون و بوونەوەر تێک دەچوو. شتێکی مەشهور هەیە دەڵێن کات خۆی
سەردەمی فیکری شوحیەت و مارکسیەت و ئەوانە کە ئیشیان لەسەر ئەوەی دەکرد کە خوانیە یان چەند خوایەکەنە لە پیاوێکیان پرسیوە بەچی دەزانی یەک خوا هەیە بە نمونەیەکی زۆر سادە وتێتی بە ئاشی مام هەمزەی یان مامچێوە حاصل ناوێکی گوتووە شوانە چۆن وتێتی کاتی خۆ یەک ئاشەوانی هەبوو ئیشی هەموو خەڵکی دەڕۆی دواتر بوون بە دوو ئاشەوان ئیشی هەموو خەڵکی مەحتەل بوو شتێکی زۆر بەسیت ئەگەر دوو بەڕێوەبەری هەبن و دوو کەس ئەمری بەسەردا بکا و دوو کەس بەڕێوەی ببا نظامەکە و یاسایە کە تێک دەچێت ئەی ئەو هەوو کەونە و بوونەوەرە بە مەلاین ئەستێرە هەیە ئەگەر ئەستێرەکان دابەش بووبانە ئەو بە عەقڵی ئینسانەکان لە بەینی خاڵقەکاندا طبعاً هەر جوڵەی یەک ئەستێرەی چرکەیەکی لە شوێنی خۆی وەستا بایەوە نظامی ئاسمانەکان بێک چرکە ڕاوەستان یەک ئەستێرەی تێک دەچوو خۆ سیفەتی مەلیک و دەسەڵاتدارەکانیش وایە کەس لەگەڵ کەس هەڵناکە کەس بەیشی کەس ڕازیە نەعوذ بالله طبعاً دوور لە خوای پەروەردگار مەتەخەذ الله من ولد خوای گەورە بڕیاری نەداوە بۆ خۆی هیچ منداڵێک وما كان معه من إله ونية لقل خواي پروردگارش هیچ پرستراوێک پرستراوی حق طبعا پرستراوی درۆی نەهەن خەڵک دەیان پەرستێت و بەندایەتیان بۆ دەکا بەڵام پەرستراوی ڕاستەقینە تەنها ذاتی خوای پەروەردگارە ئیذەن یعنی ئەگەر وابە ئەگەر زیاتر لە خوایەک زیاتر لە پەرستراوێک هەبە لەذەهەبە یعنی بە دڵنیاییەوە دەڕۆی دەچوو كل إله هەموو پەرستراوێک بما خلق بەلای ئەو دروستکراوەی کە دروستی کردووە ئەبجار وەلەعەلا بەدڵنیاییەوە زاڵ دەبوون بعضهم هێندێک لە خوایەکان على بعضین بەسەر هێندێکیاندا بەڵام خوا دەفەرمێت سبحان الله پاکی و بێگەردی و بۆ عەیبی بۆ خوا ئەو نمونانە تەنها بۆ تێگەیشتنن تەنها بۆ ئەو کەسانە کە ئیمانیان بە وەحدانیەتی خوای پەروەردگار نییە دەنا بۆ ئینسانی ئیماندار ئەو نمونانەی ناوێ سبحان الله پاک و بێگەردی بۆ خوا عما یەصفون لەو شتانەی کە ئەوان خوای پێناسە دەکەن ئەوان بۆ خوای هەڵی دەبەستن دوورە خوا لەو شتانەی کە ئەوان بۆ خوا دەیڵێن ئەوە تەنها و تەنها بۆ نزیککردنەوەیە لە عەقڵی کەسێک کە ئیمانی بە وەحدانیەتی خوا نییە ئەوانە بە ئەگەر و بە احتیمال دەنا بەبێ گومانی طبعاً شتیوانیە مەتەخەذ الله من ولد مەتەخەذ بڕیاری نەداوە خوا من ولدین هیچ منداڵێک وما كان نییە معه لەگەڵ خوادا من ئیلاهین هیچ پەرستراوێک ئیذەن ئەگەر پەرستراوێکی دیکە هەبە لەذەهەبە دەچوو دەڕۆیشت كل هەموو ئیلاهین پەرستراوێک بما خەلق بەلای ئەوەی کە دروستی کردووە وەلەعەلا بە دڵنیاییەوە زاڵ دەبوون بعضهم هێندێکیان على بعضین بەسەر هێندێکیاندا سبحان الله کە دەڵێی سبحان الله ینی پاکی بێعەیبی بێنەقسی بێکەم و کوڕی هەمووی تایبەتە بەخوا بۆیە ذکری سبحان الله ئەوەی کە پێغەمبەر دەفەرمێ تەملەء الميزان تەرازوو پڕ دەکا لە قیامەتێ مەفهومەکەی و ناوەڕۆکەکەی گەورەیە کەوتت سبحان الله یعنی خوای گەورە پاکە دوورە لە هەرچی سیفەتی نەقس و ناتەواوی هەیە یەک لە نەقسەکان منداڵە منداڵ هەبوو نەقسە ئینسان ئەگەر نەقسی نەبێ پێویستی بە منداڵ نییە نەقست هەیە بۆی حەز لە منداڵە نەقست هەیە لە دنیا بۆی پێویستت بە نمونە خواردن برسیت دەبێت بۆی حەز لێت یەکە برسی نەبوو بای وایە پارە پێویستت پێێتی بۆی حەز لێ هەدبێ بەڵام خوای گەورە پاک و دوورە لە هەموو ئەوانە عما لەو شتانەی یەصفون ئەوان وەصفی خوای پەروەردگاری پێدەکەن عالمی الغەیبی خوای ئێمە خالقی ئێمە بەدیهێنەری ئێمە ئەوەی ئێمە دەیپەرستین عالمی الغەیبی زانای نهێنیەکانە هەرچی نهێنی هەیە هەرچی شاراوەیی هەیە لای ئێمە تەمەن لای خوای پەروەردگار شاراوە نییە و ئاشکرایە و دەیزانێ وەشەهادە و ئازانایە بەو شتانەشی کە دیار و بەرچاون دیسان خوا دەفەرمێ فەتەعالە بەرزی بڵیندی بۆ خوا عەمما لەو شتانەی یوشریکون کە ئەوان دەیکەنە هاوبەش و شەریکی خوا خوای گەورە زۆر بەرزترە زۆر گەورەترە لەو کەسانە و لەو دروستکراوانەی کە دەکرێنە شەریکی خوا خالقی ئاسمانەکانە زەویەکانە دروستکراوەکانە نهێنی سڕی ڕابردوو داهاتوو وەڕووداوەکان پێش ئەوی ڕوو بدەن دەزانن هیچ مەخلوقێکی دیکەیە ئەو سیفەتانەی تێدابێ هیچ مەخلوقێک مادام گوتت مەخلوق یعنی دروست کراوە مادام بۆ خۆت دروست کراوی ناکری ببی بەخوای چۆن خالقنی کەواتە ئیلاهیش نی چۆن ئێمە خالقێکی دیکەمان نییە لە کەوندا بە ئیعترافی بتپەرستەکانیش
هەرچی لێت برسیبانەکەی ئەوەی دروست کردووە دەیانگوت ئەڵڵا کەواتە چۆن لە دروستکردندا دەڵێی ئەڵڵا کە لێشت بپرسن ئەی کێ پەرستراوتە هەر دەوێ بڵێ ئەڵڵا کێ دەپەرستی ئەڵڵا هاوار دەکەی کێ ئەڵڵا لە کێ دەپاڕێەوە ئەڵڵا بەنمونە کێ بە زەرەرگەێنەر و قازانجگەێنەر دەزانی ئەڵڵا وایە پشت بە کێ دەبەستی ئەڵڵا کێت خۆش دەوێ ئەڵڵا لە کێ دەترسی ئەڵڵا دەبێت هەموو جۆرەکانی پەرستنت تەنها و تەنها بۆ ئەڵڵا بن و بۆ ذاتی خوای پەروەردگار بن عالمی الغەیبی خوای گەورە زانای نهێنیەکانە والشهادە وەزانایە بەشتە دیار و بەرچاوەکانیش فتەعالا بەرزی و بڵیندی عما یشریکون لەو شتانەی کە دەکرێنە هاوبەش و شەریک بۆ خوای پەروەردگار قل بڵێ ئەی محەممەد صلی الله عليه وسلم ئەو دوعای بکە خوای گەورە فێری دەکا ڕەبی ئەی پەروەردگارە ئیما توریەنی ئەگەر پیشانت دام ڕۆژێک لە ڕۆژان ما یوعدون ئەو هەڕەشانەی کە دەیکەی لە بتپەرستەکان ئەو سزانەی کە دادناون بۆ ئەوانەی کە غەیری تۆ دەپەرستن کە تاوان دەکەن کە خراپە دەکەن چیم لێ بکە من قل پێیان بڵێ ڕەبی ئەی پەروەردگاری خۆم ئیما توریەنی ئەگەر ڕۆژێک پیشانی منتدا ما یوعدون ئەو شتەی کە ئەوانی پێدەترسێنی یعنی من هەر لە تەمەنی هەر لە ژیاندا بووم وەویستت لە پێشچاوی من بە بەرچاوی منەوە ئەوانەی کە شەریکت بۆ بڕیار دەدەن هاوبەشت بۆ بڕیار دەدەن تاوان و خراپەکاری دەکەن لە بەرامبەرتدا ئەگەر ڕۆژێک لە ڕۆژان لە پێشچاوی من سزاددان ڕەبی بڵێ ئەی پەروەردگارە فەلا تەجعەلنی مەمجێڕە من في القوم الظالمين لەگەڵ ئەو کەسانی کە ستەمکارن لەگەڵ ئەو ستەمکارانەدا حسابم مەکە و لەگەڵ ئەو ستەمکارانەدا سزام مەدە ئەوە تەمەن دوعایەکە بۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆی ئومەتەکەی فێر ببێ دەنا خوای پەروەردگار وعدی دابوو وما خوا دەفەرمێت ئێمە من سزایان نادەم هەتا ئەتۆ لە ناویان دابی خوای گەورە وعدی دابوو سزای گشتی بۆ قەومەکەی نەنێرێ هەتا ئەو کاتەی پێغەمبەریان لە ناودایە صلی الله عليه وسلم بەڵام ئێمەش هەمیشە تەمەن سنت وایە دوعا بکەین بڵین خوایە بە خراپەی خراپەکارەکان بە تاوانی تاوانکارەکان و بەس ئەو سزای کە دادناوە بۆ ئەو کەسانێک کە لە ئەمرت دەردەچن و لە فەرمانت دەردەچن تووشی ئێمەی نەکەی قل پێیان بڵێ ئەی محەممەد صلی الله عليه وسلم ڕەبی ئەی پەروەردگاری خۆم ئیما توریەنی ئەگەر پیشانی منتدا ما ئەو شتانەی ئەو سزانەی کە یوعدون بەڵێنت داوە بە ئەوان هەڕەشەت کردووە پێ لە ئەوان ڕەبی ئەی خوای من فەلا تەجعەلنی من مەجێڕە من حساب مەکە في القوم لەگەڵ ئەو کەسانەی کە الظالمین کە ستەمکارن کە بتپەرستن کە تاوانکارن چونکە ئەگەر خوای گەورە پەناد نەدات و نەتپارێزێ بێگومان سزای خوای پەروەردگار زۆر سەختە زۆر جار لە دنیادا لەوانەیە چاکەکارەکانیش بە تاوانی خراپەکارەکان تووشی سزا و ناڕەحاتی ببن ئەو جار خوا دەفەرمێ وئینا بێگومان ئێمە على أن نريك لسر أويك بيشاني توي بدين ما نعيدهم أويك بلين من داوب بسر أواني بينين أويك أوان من بيتر ساندون أوي هرشا من بيل أوان كردوا لقادرون زور بتواناي كي حزمان لبه كي بمانوي أو هرشاني كلبت پرستكان من كردون هرشكاني خومان ديني نجي ولا بيشاوي توش دتوانين همو خلقي عقوبة دين وسزا دين وإنا بيقمان إيما على أن نريك لسر أوي كبيشاني توي بدين ما نعيدهم أوي كأوان مان بيتر ساندوا أو هرشاني كردو مانن لأوان أو بليناني كداو مانن بأوان هم معنا كان راستن لقادرون بدل نيايوا إيما زور بتوانين بلام خواي قورا لقل بوني دا صلاتي بيسنور دا کردویەتی یاسا هەر کەسێک بێ ئەمری خوای کرد یەکسەر سزاشی دا نابێ گومان خوای پەروەردگار دەرفەت و هەلی خۆ دەشزانێ کێ لە نەتیجەدا تەوبە دەکات و کێ تەوبە ناکا وایە کێ ئیمان دێنێ و کێ ئیمان نایەنێ کێ قابلی هیدایەتە و کێ قابلی هیدایەت نییە بەڵام خوای گەورە ئیمتیحانی دەکا بۆی کەسەکە بۆ خۆی لە قیامەتە بیانووی نەبێ چونکە ئەگەر ئیمتیحانی نەکا تاقی نەکاتەوە هەر بە عیلمی پێش وەختی خۆی قەراردا فڵان کەس بۆ جەهەنەمێ ئەو یان بۆ بەهەشتێ وایە کەسەکە بێگومان قسەی دەبێت دەڵێ خوایە ئەم نیشت ئەگەر ژیان بامە ئەوەندە ساڵەی و لە ناوت نەبەر بامە ئەم نیش وەکو فڵانی ئیمانم دەهێنا بۆیە دەناخوا پێش وەخت دەزانێ بەس ئیمتیحان و تاقیکردنەوەکە بۆ خۆمانە بۆی گلەی ئیمان نەبێ
أو جار خواي جورا ببيغمبر دفرمي صلى الله عليه وسلم ادفع يعني دوري خوال خوت بالتي هي بوشتيكا أحسن تاكترين السيئة هرتي خرابها هرچی خراپەیەک لە بەرامبەرتدا دەکرێت لە خۆتی دوورخەوە وازحە لە خۆتی دوورخەوە بەچی بە چاکترین و باشترین قسە یا بە چاکترین و باشترین کردار خوای گەورە بە پێغەمبەری نەفەرمووە صلی الله عليه وسلم هەر کەسێک خراپەی لەگەڵ کردی خراپەی لەگەڵ بکەوە وایە هەر کەسێک قسەی پێ گوتی قسەی پێ بڵێەوە وایە ئەزیەتی دای ئەزیەتی دەوە دەریکە طبعا ئەو ئاەتە باسمان کرد سوورەتەکە مەکیە قۆناغی داعوە و بانگەوازیە لە کاتی داعوەکردن و بانگەوازیکردندا ئینسان ئەگەر خراپەشی لەگەڵ بکرێت ئەگەر ئەزیەتیش بدرێ ئەگەر جنێویشی پێ بگوترێ بە پێغەمبەریان دەگوت شێت بەڵام بڕۆ سیڕەی پێغەمبەر بخوێنەوە صلی الله عليه وسلم بزانە وشەی شێت پێغەمبەر بۆ یەک بتپەرستیش بەکاری هێناوە نا مثلا پێی گوتراوە ساحر طبعا گوتوویەتی ئەتۆ ساحری من ساحر نیم بە شێوەی خۆی قسەکەی پێگوت بێتەوە نەخێر شتیوان نەبووە هەموو مەجلیسەکانیان بە ذەم و وەک دەڵێ باسکردنی پێغەمبەر و سوکاتی پێغەمبەر بەڕێ دەکرد بەڵام پێغەمبەر صلی الله عليه وسلم لە تاریکاییەکانی شەودا و لە تەنهاییدا دوعای بۆ کردوون دوعای هیدایەت و ڕەحمەتی بۆ کردوون مەبەستم ئەو قۆناغی سەبرگرتن و دان بە خۆداگرتن و وەک دەڵێ لابردنی خراپە بەچاکە طبعا لە قۆناغی داعوەکردندا نەک لە قۆناغی شەڕ و ڕوبەڕووبوونەوە ئەو بابەتێکی دیکەی ئەو کاتە ئینسان چۆن سەر دەکەوێت و چۆن زاڵ دەبێت چۆن دەتوانێت بەرگری لە خۆی بکات و دیفاع لە خۆی بکات ئەوە نەوعێکی دیکەیە ادفع بالتي دووري خەوە لە خۆت بالتي هي بەو شتەی کە ئەحسەن و چاکترینە چی ئەسەیئەتە خراپە لە خۆت واضح يعني ئەگەر کەسێک خراپەی لەگەڵ کردی مامەڵەیەکی جوانی لەگەڵدا بکە بە مامەڵە جوانەکەی خۆت کەسەکەی ناچار کە خراپەکەی واز لێبێنێت یان خراپەکەی بگۆڕێ بە چاکە ئینسان ئەگەر یەک تۆ شعوری هەبێت طبعا نەک ئیماندار یەک تۆ شعوری هەبێت ئەگەر جنێوی پێگوتی هاتوو گوتت مثلا جنێوەکەت پێ نەگوتەوە دووبارەی ناکاتەوە وانە بۆی ئەو کەسانەی زۆر قەستورن و قین لە دڵن کە جنێوت پێ دەڵێن حەزیان لێ جنێویان پێ بڵێەوە وایە بۆی دووبارەی کاتەوە سێبارەی کاتەوە بەنمونە ئەگەر کەسەکە لە مەجلیسێک بە خراپە باسی کردی بنمونە ئەتۆ لە مەجلیسێک مەدحت کرد ببیستێتەوە کەسەکە چاتر خەجاڵت دەبێیان وەکو خۆی غیبەتی کەیەوە بێگومان مەدحیکەی کابرا خراپەی دەکا لەگەڵتدا ئەتۆ چاکەت کردەوە لەگەڵیدا ئەگەر تۆزێک شعوری هەبێ کەسەکە معنای ئاەتەکەی ئەوە یعنی ئەو کەسانەی خراپەت لەگەڵدا دەکەن تۆ چاکەیان لەگەڵدا بکەوە چاوپۆشیان لێ بکە عەفویان کە خراپە بە چاکە ڕەتدەوە بۆی کەسەکەی شەرمەزارکەی خراپە زاڵ بێ خراپە زاڵ نەبێ بەسەر چاکەدا بەعەکسەوە چاکە زاڵ بێ بەسەر چاکە زاڵ بێ بەسەر خراپەدا پیاوێک هەبووە ناوی فوڤالە طبعا بتپەرست بووە و بۆ خۆی دەڵێ لە هەموو کە زیاتر ڕقم لە پێغەمبەر بۆ صلی الله عليه وسلم کاتی خۆی ناردویانە بۆی پێغەمبەر صلی الله عليه وسلم بکوشێ کە دەچێت طبعا هەستی پێ دەکەن پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێ لێی گەڕێن بانگی کەن زۆر بە نەرمی زۆر بە هادیئی بانگی دەکات و دەست لەسەر سینگی دادەنێ دوعای بۆ دەکات دوعای هیدایەتی بۆ دەکات کەسەکە دەبێتە ئیماندار سوێندی دەخوا دەڵێت تا ئەو چرکەی لە هەموو کە زیاتر ڕقم لە پێغەمبەر بوو صلی الله عليه وسلم بەڵام لەو چرکەیەوە خۆشەویستترین مەخلوق لام بوو بە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم حەسەنی بەسری مەشهورە دەفەرمون بیستبووی کە کەسێک غیبەتی کردووە یەک سەبەتەی خورمای چاکساکی داناوە و بە دیاری بۆی ناردووە بە خزمەتکارەکەیدا دەڵێ باشە من بە خراپە باس حەسەنی بەسریم کردووە ئەو بۆ ئەوەی بۆ من ناردووە وتێتی لەبەر ئەوەی ئەو چاکەکانی خۆی داون بە من ئەگەر لەوە چاکترم هەبایە چاکتریشم بۆ دەنارد تۆ کە غیبەتی کەسێک دەکەی وانە کەسێک غیبەتت دەکا بەڵێ بڕواڵەت کەسایەتێکت لە کەدار دەکا بەڵام کە حسابی قیامەتێ بگەی قازانجت کردووە وایە یا چاکەی وت هێناون بۆ خۆت وایە یان خراپەی خۆت دەدەی بەوی ئەدی لەویش مهمترچیە ئەوەی ئینسان کە عەفوی کە عەفوت کرد عەفوی خوای
بۆ خۆت مسۆگەر دەکەی. مصحب صحابەی پێغەمبەر بۆ صلی الله عليه وسلم ها کە لە جەنگی بەدر براکەی ئەوە بووە، براکەی بەدیل ژیراوە، ها مەبەستم هێندە ئیماندار و ئیمان و چاکەکاری پێخۆش بووە بەو کەسەی کە لە دەستی دابووە و تێتی چاکتر توندی کە بۆی دایکەکەی پارەی هەیە بە دواتر بە پارەی چاک بیکڕێتەوە. قەستم مامەڵەی لەگەڵ کەسە سەحابەکاندا مامەڵەیەکی تەواو ئیماندارانە بۆ پێوەرەکەیان تەنها چاکەکردن بووە لەگەڵ کەسی بەرامبەردا بۆی خراپەکەی نەمێنێتەوە. ادفع بالتي هي أحسن، ادفع يعني دووري خوا لخوت بالتي هي بوشتاني كأحسن چاكترين السيئة خرافة لخوت. نحن إما أعلمو چاكتر لتو دزانين بما يصفون أوان چون وصفي تو دكن چون پێناسەی تۆ دەکەن. طبعا چۆن پێناسەی پێغەمبەریان دەکرد بە شێت بە ساحیر بە جادوگەر وایە ئێمە دەزانین ئەوان ئاوە وەصفی تۆ دەکەن خەفەتی لێمە خۆ ئەتۆ لەگەڵ ئەو کەسانەدا چاکە بکە چونکە ئێمە ئەوەمان نووسیوە و لەسەر ئەوانەش پاداشتیان دەدەینەوە. ادفع بالتي هي أحسن، دووری خەوە بالتي هي أحسن بەوشتانەی کە چاکترینن السيئة خراپەکان. نحن أعلم ئێمە لە تۆ چاکتر دەزانین بما يصفون کە ئەوان چۆن وەصف و پێناسەی تۆ دەکەن. خوای گەورە لەسەر ئەوەی کە وەصفی خوای گەورەشیان دەکرد بە خراپە خوایەک سەر عقوبەی نەدەدان، خوای گەورە کە وەصفی تۆش دەکەن بە خراپەیان تۆش تەسامح و لێبوردنتە بێ. وەقل بڵێ ئەی محەممەد صلی الله عليه وسلم ربی ئەی پەروەردیگاری خۆم ئەعوذ بیکە خۆم پەنا دەدەم بە تۆ من همزات الشياطين، لە هەمەزات یعنی لە وەسوەسە و خوتخوتەی شەیطانەکان ئەوەی کە دەیخەنە مێشکمەوە ئەوەی دەیخەنە ناو دڵمەوە ئەو خوتخوتە و خەیاڵاتانەی کە شەیطان دەخاتە دڵمەوە خوایە خۆم پەنا دەدەم بە تۆ. طبعا ئەوەی دەسەڵاتی بەسەر دڵدا هەیە تەنها خوای پەروەردیگارە. ئەوەی طبعا جنۆکە ئەو هەمەزاتی شەیاطینە طبعا هەمەزات یعنی وەساویس ئەوەی کە دەیکاتە بەڵگە لەسەر ئەوەی کە شەیطانەکان ئەوە و ئاەتی دواتر دەچنە ناو جەستەیەوە بەبێ گومانی طبعا چۆن وەسوەسە و خوتخوتەی ناودڵ تەنها بەچێ لا دەچێ؟ تەنها بەخوا ئەوە یەک، پاشان خۆت کە ئاگاد لە دڵی خۆتە. خوتخوتە و وەسوەسەی ئاسایش ئەگەر بۆ دروست بوو لە نوێژێدا لە دەستنوێژێدا لە قسە و لە هەر شتێکی تاوان و خراپەکە شەیطان بەمێشکتدا دەهێنێ تەنها بە تەمرینکردن و ڕاهێنان زاڵبوون کە خۆت ئاگاد لە دڵی خۆتە و هەروەها خوای پەروەردیگاریش دەسەڵاتی بەسەر ئەوەیدا هەیە بەسەر دڵی ئینساندا هەیە. دەنا ئەگەر فەرزەن جنۆکە بچێتە ئەتۆ لە دەرێ بە جنۆکەی نەوێری بنمونە کە چۆن ناو دەماری و بە ناو جەستەیدا هات و چۆت قووەت هەیە لە ناو جەستەیدا بتوانێت زاڵ بێ بەسەر جنۆکەیدا. بێگومان طبعا جنۆکە لای ئێمە نادیارن غەیبن، ئێمە نانبینین چارەیەک کە هەمان بێ بۆ خۆپارێزی لە جنۆکە تەنها خۆ دەستانە خۆت دێ دەستی خوای تەنها خوا دەتوانێت بۆت کۆتکە بۆت زنجیرکە و جنۆکە و شەیاطینیش مەخلوقێکی لاوازن لە بەرامبەر دەسەڵاتی خوادا. هەتا ئینسان زیاتر لیان بترسێ بە گەورەتریان بزانێ هەتا زیاتر حسابیان بۆ بکەیت جنۆکە زۆرتر زاڵ دەبن بەسەرتدا. بۆیە جنۆکە و شەیاطینەکان هەتا بەلاتەوە کەمتر بن و بێدەسەڵاتتر بن و حسابیان بۆ نەکەی و ئەوەندە کەمتر کاریگەریان بەسەر ئینسانەوە هەیە. خوای گەورە بە پێغەمبەر دەفەرمێ بڵێ و ئێمەش طبعا بە هەمان شێوە ڕەبی ئەی پەروەردیگارە ئەعوذ بیکە خۆم پەنا دەدەم بە تۆ من هەمەزاتی شەیاطین لە وەسوەسە و خوتخوتەی شەیطانەکان. ئەوە یەک. و ئەعوذ بیکە و خۆم پەنا دەدەم بە تۆ ڕەبی ئەی پەروەردیگارم ئەی یەحضڕون کە جنۆکەکان لەگەڵم حازر بن لەگەڵم ئامادە بن یان لە ئیشوکارەکان و لە ژیانمدا لەگەڵمدا بن کە بەبێ گومانی وەکو گوتم جنۆکە لەو جیهانەیدا ئێمەدا دەژێن لەو دنیای ئێمەدا هەن دەمانبینن نایانبینین وایە کەسێک کە دەتوانێت لە تۆیان دوور خاتەوە یان بەربەز لە بینی تۆ جنۆکەدا دروستکات تەنها خوای پەروەردیگارە. و ئەعوذ بیکە خۆم پەنا دەدەم بە تۆ ڕەبی ئەی پەروەردیگاری خۆم ئەی یەحضڕون لەوەی کە
جنۆکەکان حازر بن لەگەڵم حازر بن لەگەڵم لە کاتی نان خواردندا لەگەڵم بن لە کاتی خەوتندا لەگەڵم بن تەنانەت لە کاتی نزیک بوونەوەی ژن و پیا و لە یەکتریدا هەر سنەتە دوعای بخوێنی لە کاتی دەستکردن بە خواردندا سنەتە بیسمیلای بکەی کاتێک جلی دادنەی جلی لەبەر دەکەی دەچی ئاودەست دێ دەرێ هەموو ئەو شوێنانەی کە احتیمالی لێ دەکرێ جنۆکەی لێبن خی گەورە ذیکرێکی بۆ داناون کە ذیکرەکەت خوێند و قەناعەتت بە ذیکرەکەی هەبوو دڵنیا بە جنۆکە هیچ سەیتەرەیەکی و هیچ دەسەڵاتێکی بەسەر تۆدا نەبووە و نابێت بە هیچ شێوەیەکی بەڵام تۆ بڵێ ئەعوذ بالله من الشیطان الرجیم هەموو جەستەشت بلەرزێ لە ترسان وانێ تەعەوذات بخوێنی بەڵام پێشت وابێ وەک دەڵێ جنۆکە دەتخۆن و قوتت دەدەن و پارچە پارچە دەکەن تەمانەوە خۆپەنادان نییە کە تەعەوذت خوێند و بیسمیلایت کرد تەواو یعنی جنۆکە توانای نییە و دەسەڵاتی نییە بەسەر تۆدا و ئەعوذ بیکە خۆم پەنا دەدەم بە تۆ ئەی پەروەردیگارم ئەی یەحضڕون لەوەی کە جنۆکەکان ئامادە بن لەگەڵمدا حتى إذا جاء خالد فرمي حتى يعني حتى خراپەکارەکان تاوانکارەکان بەردەوام دەبن لەسەر خراپەکانیان لەسەر تاوانەکانیان تا چ کاتێک حتاکە یعنی بەردەوام لەسەر خراپە و خراپەکاری خۆیان دەمێننەوە ئیدا جاء تا ئەو کاتەی دێ ئەحەدەهم بۆ لای هەر یەکێکیان ئەلمەوت و مردن ئەو کاتکە مردن ها دەڵێ چی قالە دەڵێ ڕەبی ئەی پەروەردیگاری خۆم ئەو دوعای ئەو کەسانەیە کە حازر نین بۆ مردن ئەو کەسانەیە کە بەبێ ئیمانی و بەبێ تەوحید و خوابێکزانین دەبرن دەڵێن ڕەبی ڕجعون ئەی خوایە بمجێڕەوە جا لە کاتی سەرمەرگدا کە فریشتەی ڕوحکێشان دەبینن داوای مۆڵەتێکی دیکە دەکەن یان دوای مردن گرنگ دوعاکە دوعایەکی بێکەڵکە دوعایەکی بێسوودە لە وەختێکدایە کە وەختەکە بەسەر چووە حتا یعنی بەردەوامن لەسەر خراپەکاریەکانیان ئیدا جاء تا ئەو کاتەی دێ ئەحەدەهم بۆ یەکێکیان یا بۆ هەر یەکێکیان ئەلمەوت و مردن کە مردنیان بۆ هادەوانەی شەریکیان بۆ خوا بڕیارداوە یان زۆر تاوانکار و خراپەکارەکانن دەڵێن ڕەبی ئەی پەروەردیگاری خۆم تەوەن ناچارە ئیعترافی پێ بکە ئیرجعونی یعنی بمجێڕەوە بۆ دنیای لەعەلی بە ئومێدی ئەوەی من یا بڕیار بێ من ئەعمەلو ئەنجام بدەم صالحەن کردداری چاکە فیما تەڕەکتو لەوەی کە پێشتر لە دەستم داوە لەوەی کە نەم کردووە ئەوەی تا ئێستا نەم کردووە ئەوەی تا ئەوڕۆ نەم کردووە بڕیار بێت تەنها بمجێڕەوە بۆ دنیاە هەرچی نەم کرد بێ دەیکەم بەڵام خوا دەفەرمێ کەلا نەخێر شتیوان نییە کەلا نەخێر واز بێنە بێدەنگ بە ئینەها بێگومان ئەوەی تۆ دەیڵێ کەلیمەتون قسەیەکە کەلیمە بخۆی لە زمانی عربیدا یعنی وشە بەس لێرە کەلیمە بمعنى کەلامە کەلیمەتون یعنی کەلامون ئەوە قسەیەکە هو ئەو کەسە قائلها بۆ خۆی دەیڵێ تەنها گوتنەکەی لەسەرە تەنها ناچێتە بواری جێبەجێکردنەوە خوا دەفەرمێ ومن وەرائهم لە پێشیانەوە لە پێشیان یا دەکرێت بڵێن لە دوای ڕوح کێشانیان بەرزەخون بەرزەخێک هەیە بەرزەخ یعنی چی یعنی پەردا بربەست ژیانی بەرزەخی یعنی ژیانی ناو قەبر لەکوێ دەست پێ دەکا لە چرکەی ڕوحکێشانەوە دەست پێ دەکات تا ڕۆژی زیندووبوونەوە چەند ساڵە خوا بخۆی دەزانێت تەمان بەپێی ئەوەی کە زوو مردووە ئەوەی درەنگ دەمرێ بەرزەخ بربەستێکە ناهێڵی بێەوە دنیا دەنا زۆر شتی دنیا ئاگای لێیە ها ئەو کەسەی دەمرێ کاتێک دەیبەنە سەر قەبران تەمان ئاگای لێیە کاتێک دەخرێتە ناو قەبر ها پێغەمبەر دەفەرمێ صلی الله علیه وسلم دەنگی پێی نەعلەکانیشتان دەبیستێ بەڵام ناتوانێ وەڵام داتەوە تەنانەت عەذابی قەبر سزای گۆڕ کیژە و هاواری مردووەکان هەموو مەخلوقاتەکان دەیبیستن تەنها ئینسان و جنۆکە نایبیستن ئەویش خوای گەورە بۆیە وای کردووە دەفەرمێ ئەگەر دەنگی سزای قەبرەکانتان بیستپایە یەکترتان نەدەناشت یەکترتان نەدەشاردەوە چونکە هێندێک کەسەیە خراپەکارە ئەگەر بزانی ئەتۆش لەوێ ئاوا سزا دەدرێت لە ترسیەوەی سزا نەدرێت هەرچەندە سزا هەر دەبێ پسییان نەچی وەمی وەڕائهم دەکرێت بڵێن لە پێشیان دەکرێت یا دەشکرێت بڵێن لە دوای ڕوح دەرهێنانیان بەرزەخون ژیانی بەرزەخێک کە ژیانی بەرزەخ یعنی ژیانی ناو قەبر ئەوەی کە مەشهورە ئیلا یەومی یوبعەثون هەتا ڕۆژی زیندووبوونەوە ئەوە نییە تەبەن خەڵکێک پێی وایە لەو چرکەی کە دەمری ڕوحت دێتە دەرێت جەستەیەکی بێ گیانی هەتا ئەو ڕۆژی زیندوو دەبیەوە بە هیچ شێوەیەکی وانییە تەبەن ڕوح نامرێ
ڕوح تەنها دێتە دەرێ خی گەورە کەسێک ئەزەلی دێ ڕوحەکەی لە جەستەی ئەوانەی خەریکی ڕوحکێشانن کەسەکە شوێن بە شوێن ڕوحەکەی مەلایکەتەکان ڕوحەکەی لە جەستەی دێنە دەرێ ئاخری ڕوحەکە زیندویە ڕوحەکەی بەتەنێ دەبێت جستەکە من و تۆ دەبێت بیبینە و بیشۆین و نوێژی لەسەرکەین و بیخەینە بنگڵیەوە وایە ڕوحەکە مەلایکەتەکان دەیبن کە ئەویش بەپێی کەسە تەوان ئەگەر کەسی باش بێ بە مەراسیم و بە قەرەباڵغی دەیبن بە ڕێز و بە احترامەوە دەیبن لەم ئاسمانەکان پێشوازی لێ دەکرێت و لە هەر ئاسمانێکیش پرسیار دەکرێت ئەو بۆ نەخۆشەکێ و دەگوترێ فڵانی کوڕی فڵانیە طبعا دەبرێتە ئاسمانەکان و دواتر بۆ پرسیار و ئەوەکان دەهێنرێتەوە ناو قبر دواتر قبری حەدیثی صحەیە بۆ دەبێتە طبعا ئەگەر لە چاکارەکان بێ باخێک لە باخەکانی باشتەیە تا چاوی بڕدەکە خۆشی و ڕووناکی و باخ و باخاتە خۆ ئەگەر کەسەکەش خراپەکار بێ هەر ناهێڵن لە ئاسمانی یەکەم دەیجێڕنەوە و دێنرێتەوە ناو زەوی و لە ناو ئەو ژیانی گۆڕەدا لە گۆڕ جەستەی هەموو کەس دەڕزێ جگە لە پێغەمبەران و شەهیدان جەستەنا ڕوح لە ژیانی بەرزەخیدا ئیشێ دەکا طبعا جیاوازیەکە لەگەڵ دنیای ئەوەیە دنیا جەستە و ڕوحە قیامەت جەستە و ڕوحە بەس بەرزەخ تەنها ژیانێکی ڕۆحانیە وەکو تەشبیهات نەبێت طبعا خەون نییە حەقیقەتە بەڵام لە خەونی دەچێت چۆن خەوێکی خۆش دەبینی وایە خەوێکی خۆش دەبینی زۆر دڵت خۆشە و ئەوەشی کە خەونێکی ناخۆش دەبینێ بەڵام ئەوێ بە فعلی ڕوحەکە یان لە خۆشیدایە یان لە ناخۆشیدایە و ئاتی صريحشمان هي إن الذين قالوا ربنا الله ثم استقاموا تتنزل عليهم الملائكة ولا كاتي سر مرقنا أو كسيك إيمان دار بيتو الله بخوازاني به لسمر مرق دا بيجو يروح يدرسي فريشتك بيضا ألا تخافوا نترسي ولا تحزنوا خفض نخوي وأبشروا بالجنة مجدد لبه دسيه بهشتوا وأبشروا بالجنة التي كنتم توعدون أو بهشتي كبلنتان بيدراوتو دسيناوي نحن أولياءكم في الحياة الدنيا وفي الآخرة لقلتين دوستين لدنيا لقيامته هل يقدر كسك خرابة كاربه بيدا قلت يا أيتها النفس الخبيث أي نفس بيسكا وردر لو زستيت بولناو خشم وقين وطريق واي پروردگار أو جارها لسورة واقعة دا فأما إن كان من المقربين ولا سر مرق دا أجر كسك لنزي كان خوابه بيدا تفا روح ولا إسراحتك ژیانی بەرزەخی بۆ ئینسانی ئیماندار و چاکەکار ئیسراحەتە بۆ ئینسانی بێباوەڕ و کافر تەوان سەرەتای عەذاب و سزای قیامەتە بەڵام بەس ڕوحەکەیەتی ئەو جا خوا دەفەرمێ وەمن وەڕائیهم لە پێشیانەوە یا لە دوای هاتنە دەرەوەی ڕوحیان ژیانی بەرزەخی هەیە ژیانی ناوگۆڕ هەیە ئیلا یەومی یوبعەثون هەتا ڕۆژی زیندووبوونەوە ئەو دوو ئاتانە حتى إذا جاء أحدهم الموت حتى يعني بردوام دبن لخراب كاريا كان ينتا أو كاتي دي بو يكيشان دي بو هر يكيشان مردن قال رب ارجعون دل أي پروردگاري خوم بمجروا لعلي أعمل صالحا بأميدي أوي أنجام بدم يا بريار بأنجامي ددم كاري شاكا فيما تركت لوي كان لدستم داوا ونم كردوا كلا نخر إنها بقمان أويتو كلمة قسيكا هو هر أو كسب كخرابكار وتاوانكار قائلها يعني ديلت ومن ورائهم لبيشيان يان لدواي روح در هاتن يان برزخ جاني ناوغور هيا إلى يوم يبعثون هتا روجي زندوبونوا أو جار كوقت زندوبونوا هات خواد فرمي فإذا نفخ في الصور هر كاتك فكرة بصور دا فوي دوهم طبعا كإنساني بي زندو دبيتوا فإذا نفخ في الصور كاتك فكرة بكرنادا بصور دا أويك يكم فوي بيدا دكري دنيا بونور ويران دكاتو خلقي همو دمري فوي دوهم كبيدا دكري مردوكان همو يان زندو دبنوا با إنسان وجنوكو هرتي مخلوقاتي دي كشيها فإذا نفخ في الصور هل كاتك فكرة بصور دا فوي دوهم فلا أنساب بينهم هيس خزماتي پەیوەندیەکی خزماتی نامێنێت لە نێوانیاندا یەومەئیدین لەو ڕۆژەدا ئەوە یەک ولا یەتەساءلون و هیچ کەسێکیش پرسیار لە حاڵی کەسێکی دیکە ناکا بۆ چونکە هەر کەسەی لە تاو ئەزیەت و ئازار و ناڕەحاتی خۆی بە دەرد و شوێرەوەری و ئازارەکانی خۆیەوە دەناڵێنێت نایپڕژێتە سەر ئەوەی لە کەسێکی دیکە بپرسێ فإذا نفخ في الصور هەر کاتێک فوکرا بە سووردا
بەکەڕە نادا فەلا ئەنسابە بەینەهم یەومەئیدین هیچ خزمەتێک لە نێوانیاندا نامێنێ لەو ڕۆژەدا وەلا یەتەساءەلون هیچ کەسیش پرسیار لە هیچ کەسێکی دیکە نەک کەس پرسیاری لێ ناکرێت ئینسانە خراپەکارەکان لە بینی خۆیاندا پرسیار لە حاڵی کەسێکی دیکە ناکات چونکە هەر کەسێک بە جۆرێک ناڕەحاتە وەک دەڵی نایپڕژێتە سەر ئەوەی خەمی خەڵکی بێ جا نیزامەکە ئاوایە فەمەن ثەقولەت مەوازینه هەر کەسێک قورس بوو مەوازین تای تەرازوەکانی فەئولائیکە ئەوانە هم بە بێگومانی ئەلموفلیحون لە سەرفرازانن لە بەختەوەرانن لە ڕزگار بووانن هەر کەسێک قورس بوو تای تەرازوەکانی جا ئەگەر بە یەک چاکەش تەوە نیزامی خوای وایە لە قیامەتێ چاکەکانت زیاتر بوون لە خراپەکانت خوای پەروەردگار فەضلی هەیە دەتباتە بەهەشتێ و خراپەکانی دیکەت لەسەر دەسڕێتەوە یەک مسقالە زەڕە چاکەکەت لە خراپەکان زیاتر بێ بۆیە هیچ کارێکی چاکە ها پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم بەکەم مەزانە ها جاری وهەیە لەوانەیە بێک سوبحان اللهەکەی تەرازوەکەت قورس ببێ جاری وهەیە بێک لا ئیلاهە ئیلا الله تەنانەت جاری وایە لەوانەیە بێک زەردەخەنەیە کە ئینسان لەگەڵ مسڵمانێکی دەیکا بێک لێبوردن بێک عەفو بێک فیکرێکی باش و وەک دەڵێ بیرکردنەوەیەکی چاکە لەوانەیە تای تەرازوەکان بۆیە هیچ چاکەیەک لە تەرازووی خوای پەروەردگاردا ئینسان نابێ بەکەم زانێ فەمەن ثەقولەت هەر کەسێک قورس بوو تەرازوەکانی یعنی تەرازووی چاکەکانی قورستر بوو لە خراپەکانی فەئولائیکە هم ئەوانە بە بێگومانی المفلحون سەرفرازن یعنی لە ئاگر ڕزگاریان بووە بڕیاری چوونە بەهەشتیان بۆ دراوە ومن خەفەت مەوازینه هەر کەسێکیش سووک بوو تای تەرازووی چاکەکانی یعنی چاکەکانی سووکتر بوون لە خراپەکارەکانی لە خراپیەکانی فەئولائیکە ئەوانە الذین کەسانێکن خەسیڕوو ئەنفوسەهم خەسیڕوو یعنی زەرەرمەندیان کردووە خۆیان زەرەریان لە خۆیان داوە ئەوە یەک پاشان فی جەهەنەمە خالیدون لەناو دۆزەخیشدا دەمێننەوە بە هەمیشەی ومن خەفەت مەوازینه هەر کەسێک سووک بوو تەرازووی چاکەکانی فەئولائیکە ئەوانە الذینە کەسانێکن خەسیڕوو ئەنفوسەهم زەرەرمەندیان کردووە خۆیان تووشی زەرەرمەندی کردووە فی جەهەنەمە لەناو دۆزەخیشدانە خالید بە نەمری تەمە ناڵێ هەمیشەی ئەگەر کەسەکە کافر نەبێ مەرزنی ئەبەدی بێ بەڵام هەتا لە جەهەنەمێدا بێ خالیدە نەمرە تەمەن سزاکەی دەچێژێ و ئەگەر ئیمانی هەبێ وەختێک هەردێتە دەرێ بەڵام هەتا لە ناو جەهەنەمێدا بێ بۆیە لەوێدا سزاکەی هەست پێ بکە ئەو جار یەک لە سزاکان ئەوەیە تەلفەحو وجوههم النار تەلفەحو دەسووتێنێت داغ دەکات دموچاویان ئاگر ئەو جار وهم فیها کالیحون ئەوان لەناو ئەو ئاگرەدا کالیحن یعنی دموچاویان تێگناوە خەم و خەفەت دایگرتوون و هەندێکیش دەفەرمون کالیحون بە معنای ئەوە دێ یعنی پێستی دموچاویان دادەماڵدرێت و لێوی خواریان طبعا دەبرێتە خوار و هەتا حەدیثی لەسەرە لێوی سەری دەبەنە ینی نیوەی سەری ڕێک ددانەکانی سەرەی هەموو بەدەرەوەنا لێوی خوارەشی بۆ خوارێ هەڵدەدڕن لێوی خوار یعنی ڕێک ددانی هەموو بەدەرەوەنە شکڵێکی ناشرینی زۆر ترسەناک و مەترسیدار هەر تەماشای دەکەی بەس بە سیرکردنەکەی لی دەترسی تەلفەحو وجوههم النار دەسووتێنێ داغ دەکا دموچاویان ئاگر طبعا لە کوردیدا یعنی ئاگر دموچاویان دەسووتێنێ ئەوجار وهم فیها کالیحون ئەوان لەناو ئەو ئاگرەدا شێوەی دموچاویان دەگۆڕێ و دموچاویان جا بە هەموو ئەوە دێ ینی خەمی پێوە دیارە خەفەتی پێوە دیارە وە شکڵەکەی دەگۆڕدرێت و پێستی دموچاویشیان هەڵدەگیرێ بە تەواوی یعنی طبعا جا لە قیامەتە بەس دموچاو ناسووتێندرێ وایە بەڵام هەموو جەستە دەسووتێ بەڵام ئینسان ئەها ئەگەر لە دنیاش بسووتەی وایە خەڵک پێی خۆش هەموو شوێنێکی بسووتێ بەس دموچاوی نەبن وایە هەر شوێنێکی کەت بسووتێ ها خەڵک لەوانەیە تەجمیلات و جوان کاریشتی بۆ نەکا بەس دموچاو بێ ها دموچاو هەم گرنگترین شوێنە لە جەستەی ئینسانیدا و هەمیش ئەندامەکان ها بینینە بیستنە گوێیە عەقڵە هەمویان لەسەردانە
بۆی خوای گەورە بەتەنێ باسی دموچاوی کردووە تەلفەح وجوههم النار ئاگر دموچاویان دەسووتێنێ وهم فيها كالحون ئەوان لەناو ئەو ئاگرەدا شکڵی دموچاویان دەگۆڕدرێت و ئاگر دموچاویان بە تەواوی داغ دەکات. صلى الله عليه وسلم.